هەر سەبارەت بە سەردانەکەی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆبنەوە لەگەڵ بەرپرسانی باڵای بەغدای فیدراڵ گفتوگۆ لەگەڵ بەڕێز ئەسیر موسەوی شرۆڤەکاری سیاسی دەکەم کە بەڕێزیان لە ڕێگەی سکایپەوە لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز موسەوی سڵاوت لێبێت. ئەم سەردانەی حکوومەتی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا چۆن دەبینن و بۆچی لەم کاتەدا ئەم سەردانە کرا پێتان وایە؟ نعم بسم الله. باڵێ بە ناوی خدای گەورە و میێرەبان سڵاو لە ئێوە و لە بینەرە بە ڕێزەکانتان. ئەم سەردانە لەلایەن مەسرور بارزانیەوە بۆ بەغدا لە دۆخێکی زۆر هەستیاردایە. ئێمە هەروەها ئەو سەردانە بە سەردانێکی زۆر یەکلاکەرەوە و گرنگ دەزانین بۆ یەکلاکردنەوەی چەند پرسێک و چەند دۆسیەیەکی هەڵپەسێردراو لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا. لێرەدا ژمارەیەکی زۆری دۆسیەکان بە هەڵپەسێردراوی ماونەتەوە لە خولەکانی پێشووی حکوومەتەکانی پێشووی عێراقدا و تا ئێستا یەکلایی نەکراونەتەوە و هەروەها من لەو باوەڕدام کە پرسی پشکی هەرێمی کوردستان لە پرۆژه یاسای بودجەدا جێگیر دەکرێت لەم سەردانەدا و ڕێککەوتین لەسەر زۆربەی کێشەکان دەکرێت. هەروەها هەندێک پرسی دیکە هەن کە هەندێک پرسی دیکە هەن کە گفتوگویان لەسەر کراوە و ڕێککەوت گەیشتن دەتەنیم چەند ڕێککەوتنەیەک و لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا لە چوارچێوەی هەماهەنگی هەروەها لە ئەنە سیاسیەکان بۆیە من لەو باوەڕدام ئەم سەردانەی ئەمڕۆ کە زۆر گرنگە و دەبێتە هۆی و ژمارەیەک پرسی گرنگ لە خۆ دەگرێت بۆ تاوتوێکردن لە نێوان بەڕێز مەسرور بارزانی و لەگەڵ هەرسێ سەرۆکاتیەکەی عێراق. بۆیە من لەو باوەڕدام ئەمە دەبێتە زەمینە سازیەک بۆ ئەنجامدانی چەندین ڕێککەوتن لەسەر تەواوی دۆسی هەڵپەسێردراوەکان نێوان هەولێر و بەغدا. بڵێ بەڕێز موسەوی لە ماوەکانی ڕابردووشدا شاندی باڵای حکوومەتی هەرێم هەبووە بۆ بەغدا لە کابینە جیاوازەکانی حکوومەتی عێراقی. بەڵام هەر گرفتەکان بە هەڵپەسێدراوی ماونەتەوە. پێت وایە کە ئەم جارە گرفتەکان ئەو مافە ئێستەحقاقانەی کە پەیوەندە بە هەرێمی کوردستانەوە چارەسەر دەبن یاخود هەروەکو جارەکانی ڕابردووە هیچ جیاوازی هەیە ئەم جارە؟ تمام. باڵێ بەڕێزم سیر کە ئەم سەردانەی ئەم جارە بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە چونکە بەڕێز مەسرور بارزانی خۆی سەردانی بەغدای کردووە بە دڵنیاییشەوە کە پێشتری چەند شاندێک سەردانی بەغدایان کردووە زەمینە سازیان کردووە و من لەو باوەڕدام کە چەند ڕێککەوتنێکیش کۆتایی هاتوون و سەردانەکەی مەسرور بارزانی لە کاتێکدایە بۆ ئەوەی ئەو ڕێککەوتنانە بە یەکجاری بگەنە قۆناغی کۆتایی کە پێشتر لە نێوان شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندی کراوە هەروەها لەگەڵ لایەنە سیاسیەکان. لێرە بە ڕاشکاوانە با بڵێم کێشەیەک هەیە لە ناو هەرێمی کوردستان و ئەویش لێک تێنەگەیشتنە لە نێوان تێنەگەیشتنە و بێمتمانەیە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا. بۆیە من لەو باوەڕەدام کە ئەم سەردانە ئەم گومانەش نەهێڵێت و ئەو بێمتمانەیەش دەڕەوێنێتەوە و هەروەها پێویستیشە هەموو ناکۆکیەکان یەکلایی بکرێنەوە و دەبێت تەواوی کارگەڕی و ئیداریەکانی نێوان پارتی یەکێتیش چارەسەر بکرێن بۆ ئەوەی بتوانن بەیەکەوە بە هاو هەڵوێستی لەگەڵ حکوومەتی عێراقیش بکەونە گفتوگۆ و ڕێککەوتن بەیەکەوە بکەن و پێویستە کۆتایی بە ناکۆکیەکان نێوان پارتی یەکێتیش بهێنرێت. بۆیە من لەو باوەڕەدام کە ئەم سەردانە دەبێتە سەردانێکی یەکلاکەرەوە بۆ کۆتایی هێنان بە تەواوی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. و هیواداریشین ئێمە لەو باوەڕەدان کە بە نەمانی ناکۆکی لە نێوان پارتی یەکێتی دەبێتە بنەمایەک بۆ لێکتێگەیشتن و ڕێککەوتنی یەکلاکەرەوە لە نێوان هەولێر و بەغداش. باشە ئێوە لە بەغدان ئێوە دەبینن باشتر دەبینن ئەم یەکگرتو و یەکگوتاری کورد بۆ هەرێمی کوردستان تا چەند گرنگە لە بەغدا ئێوە چۆنی دەبینن؟ بەڕێزم سیر کە بە ڕاشکاوانە ئێمە باز دەکەین بەغداد ناتوانێت
بەبێ هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک پرۆسی سیاسی بەڕێوە بات هەروەها هەرێمی کوردستانیش ناتوانێت سەرکەوتوو بێت لە پرۆسی سیاسیدا بەبێ سەرکرداتی عێراق بۆیە پێویستە ڕێکەوتن و لێکتێگەیشتن لە نێوان هەموو لایەنەکاندا هەبێت لە نێوان هەولێر و بەغدادا هەبێت بۆیە گرنگی ڕێککەوتنە سیاسیەکان لەوەدایە کە هیچ کامێکیان بەبێ ئەوی تر ناتوانێت هەڵ بکات و هەندێک ئاراستەی دەرەکیش هەیە کە دەیانەوێت لەسەر ئاسی نێودەوڵەتی لەسەر ئاسی هەرێمایەتی پێویستە هەڵوێستی هەردوو لایەنەکان و خواستیان بۆ لێکتێگەیشتن و ڕێککەوتن بە شێوەیەکی ڕوون بخرێتە بەرچاو بکرێت بۆیە ئێمە چ لە باکوور یاخۆت لە ڕۆژهەڵاتەوە دەبینین ئەو هێرشە موشکیانەی دەکرێنە سەر هەرمی کوردستان ڕاست بە شێوەیەکی ڕاستەخۆیانە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر پەیوەندیەکان نێوان هەولێر و بەغداش هەبووە بۆیە کۆتایی هێنان بە هەموو ئەو ناکۆکیانە و چارەسەرکردنی تەواوی دۆسیەکان کاریگەری ڕاستەوخۆ و ئەرێنی لەسەر چارەسەرکردنی تەواوی کێشەکان هەیە بۆیە من لەو باوەڕەدام ئەو سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆتایی بە هەموو ئەو دۆسیانە دەهێنێت کە تا ماوەی چەندین ساڵە بە هەڵپەسێردراوی لە نێوان حکوومەتی هەرێم و عێراق ماونەتەوە من لێرەشەوە پێت دەڵێم مەسرور بارزانی کەسێکی ئاسایی نییە کە سەردانی عێراقی کردبێت بەڵکو کە کەسێکی دیار و خاوەن کاریگەر و خاوەن هەژمونە و دەتوانێت کاریگەر بێت لەسەر چارەسەرکردنی تەواوی کێشەکان و هێنانەکایەوەی چەند ڕێکەوتنێکیش بۆ داهاتوو بۆ چارەسەرکردنی سەرجەم کێشەکان نێوانیان. بەڕێز موسەوی لە نێو قسەکانت دەباسی ئەوەت کرد کە بەغدا بەبێ هەرێمی کوردستان هەڵ ناکات ئەم تێگەیشتنە کە ئێستا هەیە لەگەڵ زۆربەی چاودەران کە قسە دەکەم ئەوە دەڵێن و شرۆڤەکاران هەمووی ئەوە باس دەکەن. مەبەستمەوەیە پرسیارێک بکەم لە ماوەکانی ڕابردوودا ینی هەمیشە لە نێو پەرلەماندا گرفت بۆ مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان دروست دەکرات دەکرێت ئێستا بڵێن ئەم تێگەیشتنە کە ئێستا لە بەغدا هەیە ئەم گرفتانە بۆ مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان دروست نابێت؟ سیر کە بەدڵنیاییەوە لەوانەیە گەشەی دانیشتوان لە هەرێمی کوردستان و نابێت ئێمە لەسەر ئەو چەقبەستویە بەردەوام بین کە پشکی هەرێمی کوردستان و بەجێگیری بمێنێتەوە وەک ساڵانی ڕابردوو لەوانەیە ئەوە پەیوەندی بە گەشەی دانیشتوانەوە هەیە دەبینین و بەرهێنان لە ناو پارێزگاکانی هەرێمی کوردستان هەیە بۆیە پێویستە ڕێککەوتن هەبێت و پێویستە بە گوێرەی ڕێژەی دانیشتوان و بە گوێرەی قەبارەی پرۆژەکان ڕێککەوتن لە نێوان هەموو لایەنەکاندا بکرێت لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا بکرێت بۆیە پێویستە بە شێوەیەکی دادپەروەرانە پشکی هەرێم جێگیر بکرێتن لە ناو پرۆژەی یاسای بودجەدا هەروەها گەشەی ئابووریش لایەنێکی دیکەیە کە کاریگەری لەسەر پشکی هەرێمەیە لە ناو پرۆژەی یاسای بودجە بۆیە هەروەها پێشتریش ڕوبەڕووی چەندین کێشە بوونەتەوە پێویستە لە بۆ داهاتوو سوود لەو ئەزمونە وەربگرن کە لە ڕابردوودا بوونەتە کۆس لە بەردەمیان بۆیە پێویست هەروەها پێویستە و من لەو باوەڕەشدام کە حکوومەتی ئەم جارە کۆتایی بە مشتومڕیانە دەهێنن کە تا ئێستا دەڵێن پشکی هەرێم لەلایەن حکوومەتی بەغداوە خەرج نەکراوە من لەو باوەڕەدام ئەو کێشەش یەکلایی دەبێتەوە و شایستەداراییەکانی هەرێمی کوردستانیش ڕەوانە دەکرێت و هەروەها من لەو باوەڕدەم ئەو کێشەیەش چارەسەر دەبێت کە تا ئێستا دەگوترا داهاتی نەوتی باکوور ڕادستی حکوومەتی ناوەندی نەکراوەتەوە هەردووک لایەن ئامادەیان تێدایە و گفتوگۆش لەبارەیەوە دەکرێت و دەتوانم بڵێم کە ئەم دوو دۆسیایە یەکلایی دەکرێنەوە و کۆتایی پێدێن لەم سەردانەدا و چیتر ئەم بۆیە من لەو باوەڕەدام نە هەرێمی کوردستان دەتوانێت بەبێ بەغدا پرۆسی سیاسی بەردەوام بێت نا عێراقیش دەتوانێت لە پرۆسی سیاسی بەبێ هەرێمی کوردستان هەڵ بکات باشە کەواتە بەڕێز موسەوی دەرفەتم بدەی تا کاتماوە دوا پرسیارت لێ بکەم کەواتە ئەم وەکۆی کە باست کرد ئەم جۆرە سەردانانە پەیوەندی نێوان هەرێم و فیدراڵ بەهێز و پتە دەکات ئەم پتەوبوون و بەهێزبوونی پەیوەندی تا چەند کاریگەری هەیە لە سەرئاستی نێودەوڵەتی وڵاتان دۆست نەیار هەمووی چۆن سەیری عێراق و هەرێمی کوردستان دەکات ئەو کاتە چەند گرنگە؟
ئەگەر وڵاتانی هەرێمەکە و هەروە وڵاتانی نێودەوڵەتی و دراوسێ بینیان کە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدا زۆر بەهێزە و هەڵوێستێکی یەکگرتوویان هەیە ئەوان ناتوانن بە هیچ شێوەیەک یاخۆت بێری ئەوەیان نابێت کە خاکی هەرێمی کوردستانیش بکرێتە ئامانج. بۆیە من دەڵێم ئەو پەیوەندیانە پەیوەندیەکانی نێوان پارتی و یەکێتی و هەرێمی کوردستان بەگشتی بەشێکە لە وڵاتە و هەڵوێستی یەکگرت و لە لایەکی دیکەشەوە پەیوەندی بەهێزی نێوان پارتی نێوان هەولێر و بەغدا کاریگەری ئەرێنی بۆ بەرژەوەندی عێراق دەگەڕێنێتەوە و هیچ لایەنێکی دەرەکی ناتوانێت دەستدرێژی بکاتە سەر خاکی عێراق و دەست درێژی بکاتە سەر ئاسایش و سەقامگیری هەرێمی کوردستان. بۆیە یەک خستنەوەی هەڵوێستەکان خاڵێکی هەرە گرنگە لەسەر ئاستی نێودەوڵەتی و بەهێزکردنی پێگەی عێراق و هەرێمی کوردستان لەسەر ئاستی ناوچەکە و باگراوندێکیش دەدات دروست دەکات و لا دیدگای وڵاتانی دراوسێ کە چیتر بوێری ئەوە نەکەن دەست پەل بە هاوێژە ناو خاکی هەرێمی کوردستان و سنوورەکان و سەروەری عێراق پێشێل بکەن. بڵێ بەڕێز ئەسیر موسەوی شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵمان بووی. زۆر سپاس بەڕێز موسەوی مادومان کردیت.